لەم راپۆرتەی ئێمە پێشێرکاریەکان پۆلێن کراوە چەند شێوەیەک. یەکەمیان خطاباتی کەراهیە، واتە وتاری توند ئاژۆ و ڕقبەخش و هاندان. لەو شێوەیە 5 حاڵەتمان تۆمار کردووە، لە بەروەکان یەک حاڵەت قسە لەسەری ئەکرێ کە تۆ ڕێتە نایەوە بەڕاستی تیمەکانمان کە چوونەتە نایەوە نەیانتوانیەوە مەعایری واتە مەرجەکانی تەصنیفکردنی بەو شێوەیە تێدا هەبێ. بەڕاستی یانی هەنێ جار کێشەی کەس بۆ لەگەڵ کەسێکی ترێ ناکرێت تۆ تەمین بکەی بە شێوە لە شێوەکان. ئەوە 5 حاڵەتی وامان هەیە. دواتر حاڵەتی دووەم تیرۆر و ڕاونانی ئەندامانی تاک کەمایەتیەکان. ئەویانە ئاماری وردمان لانیە، بەڕاستیەوە ڕۆژانە ئەبدەیت ئەکرێتەوە حقیقەتەنەوە بە ئاسانی دەستێمە ناکەوێت کە ڕووداوەکان زۆر خێران بەڕاستی قەدەغەکردن و دەمبەستنی ئەو خەڵکی کە تەعبیر لە ناسنامەی خۆیانەکەن. لێرە حاڵەتێکمان هەیە لە بەسڕە، حاڵەتمان هەیە لە کەرکووک، حاڵەتمان هەیە لە نینەوە. ئامارەکان بەگشتی ئەمە ئەو میکانیزمی کە ڕست و مراقەبە دەکەین و وەری دەگرین ئامارەکان ڕێگای ڕێکخراوانی شەریک و کەمایەتیەکان خۆیان لە ڕێگەی ئەپلیکیشنێکی ئەلکترۆنیەوە پێمان دەگا، لە ڕێگەی ئەپلیکیشنێکی ئەلکترۆنیەوە پێمان دەگا خۆی کۆی ئەو ڕستانەی کە ئەمە تەقەسی حقایقمان بۆ کردو ڕێگەی تیمەکانمان لە تەحالف ئەقەلیات 311 حالاتی ڕست هەبووە کە ئەو راپۆرتەی لەبەردەستاندایە بنیاتی لەسەر ئەو 311 حالەتە دروست بووە لە چوارچێوەی هەموو عێراق و ئەقلیم. چارەنووسی کوردە فەیلیەکان کەوانی کە ساڵانێکە کەس نازانێت چیان بەسەر هاتووە بەڕاستیوش لێرە تۆمار کراوە. ئەویش بابەتێکە لە پێشەرکاریەکان کە درێژەی هەیە، بەڕاستی بەشێکیان گەڕاوەتەوە تا ئێستاکە ناسنامەی نادرێتێ و لە ئێرانیش هەروها پێیان وترێ عێراقی و دان بە بوونیانە نانێن. یا سیانزەیەم دەستدرێژکردنە سەر دوکان و سوپەرمارکێتی کەمایەتیەکان کە لە هەندێک ناوچەی تایبە دیاریکرا و لە ناو بەغدا و لە ناوچەکانی تریش ڕووی داوە. ئەویشمان تۆمار کردووە. و چواردەیەم گۆڕە بە کۆمەڵەکانی کوردە ئێزدیەکان و کوردە فەیلیەکانە، ئەوانیش تا ئێستاکە بە شێوەیەکی ڕاستەقینەکاری لەسەر نەکراوە. پانزەیەم زیانە مادی و بەشەریەکان بەڕاستی گیانی و مادیەکان لە ڕۆڵەی کەمایەتیەکان و هەروەها ئەنجامی سوستاندنی دەغڵودانی کوشت و کاڵیەکانیان.